سڵاوتان لەبێت. دەکرێت بگوترێت ئێستا لە هەرێمی کوردستان توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە گەورەترین گەشەی خۆیدا و بەداخەوە لە هەندێک شوێن گەشتۆتە هێلی سووریان نزیک بۆتەوە لە هێلی سوور. بەپێی ئامارە فەرمیەکانی وەزارەتی تەندروستی ڕێژەی توشبوون لە 4 ملیۆنێک زیاترە و ڕێژەی مردنیش نزیک بۆتەوە لە 5,000 کەس. ئەوانەش کە پێکوتاییان ڤاکسینیان لێداوە نزیک بۆتەوە لە ڕێژەی ئەتوانین بڵێن تاوەکو 15%. مەبەستمەوە بەردامەیە تەرخان بکەم بە هەوڵەکانی حکوومەت و هەنگاوەکانی بۆ دابینکردنی زیاتری ڤاکسین و چارەسەریەکان. بە خۆشحاڵیەوە میوانداری بەڕێز دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانم کردووە بۆ قسەکردن لەسەر ڤاکسین و ڕێژەی بەکارهێنان و دوایین زانیاری و ڕێنماییەکان. کاگتۆر بەخێربێ. زۆر سپاس. بەپێی ئامارەکان تاوەکو ئێستا نزیکەی 600,000 ڤاکسین هاتۆتە هەرێمی کوردستان، نزیکەی 450,000 ڤاکسین بەکار هاتوون لە 135 شوێن ڤاکسین لێ دەدرێت. هەروەها ئەو کەسانی ئامانج کە ڤاکسینیان لێ بدرێت تاوەکو ئێستا 7.8% بۆ یەکجار ڤاکسینیان وەرگرتووە و نزیکەی 5% دوو جار وەریان گرتووە. بە هەردوو جارەکەش نزیکەی 13% یان کوتراون با بڵێن کە نزیک بۆتەوە لە 15. ئەمەوێت جگە لەو ئامارانە و پشتڕاستی و ئامارانە بۆ بکەی و ئەگەر ئامارێشتر لەکنە بفەرمایە. زۆر سپاس کاگرەگە، سپاس بۆ بینەرانی خۆشەویست. بەڵێ ئامارەکانت تەواو نزیکە، بەڵام ڕۆژانە گۆرانکاری بەسەردادێ من دەتوانم بڵێم تا دوێنێکە راپۆرتی دوێنێکە ئەم ئەمارانە گۆڕانکاری زیاتریش بەسەرداهاتوە لە بەرەوەی ئێستا ڕێژە و ژمارەی ئینجازیان بڵێن وەرگرتن لەلایەن هاوڵاتیان زیاتر بووە و وەڵامدانەوە ئیسەجابەی هاوڵاتیش باشتر بووە. بەڵێ نزیکەی 600,000 ڤاکسین گەیشتووە بە هەرێمی کوردستان تا ئێستا و کۆمەڵێک ڤاکسین تریش لە ڕێگایە بێت لەو نزیکانە. هەبوو على ئەساس 150,000 سینۆفارم وەردەگرین، ئەمە لە بەخشینێکی 500,000 بۆ عێراق 100,000 بۆ هەرێمی کوردستان بەخشیە. بەڵام جۆری سینۆفارم ئەوە سینۆفارمی سینی جۆری ئەسترازێنیکەی بەریتانی هەیە و ڤایزەریش هەموو هەفتان دێت. طبعا لەنێو ئەوانە نزیک لە 450,000 ژەم دراوە بە هاوڵاتیان کە ئەمە بە شێوەیەکی گشتی بەڕێز گوتت 113 بڵێ نزیک دەبێت لە 113 بە پێکوتە یەکەم و دووەمە، بەڵام ئەگەر جیایکەینەوە ئەوانەی تەنها پێکوتە یەکەمی وەرگرتووە نزیک لە 109 و ئەوەی کە تەواو بۆ هەردوو ژەمی وەرگرتێ بە تەواوەتی ئەمە نزیکەی 105 ڕێژەی ئامانجی ئێمە ئەوانەی کە پێویستە لە 18 ساڵیەوە بەسەرەوە لە ناو دانیشتوانی هەرێمی کوردستان پێکوتەکانیان وەرگرتووە. پلانتان هەبوو بیرمە لە بەرنامەی ڕابردوو جەنابتان فەرمووتان کە پلانتان هەیە بۆ کۆتایی ساڵ 121 خەڵکی هەرێمی کوردستان کە لەناو پرۆتۆکۆلەکەدا بوو بەڕاستی لە هەرێمی کوردستان پێکوتە لە خۆیان بدەن. ئەو وەختە بیرمە بانگەوازی ئەوەتە کرد کە خەڵک بچێ ڤاکسین لە خۆی بدا و خەڵک نەدەچوو. ئێستا ئەم ئەگەنە ئەم ڕێژەیە ئەگەنە 21 خۆی کاگرەگەز لە سەرەتادا و تا ئێستاش موسسەی کۆڤاکسی نێودەوڵەتی ئەم ستاندەردەی داناوە کە کۆمەلگاکان بەلایانی کەم دەڵێت، یعنی ئەگەر زیاتر بێ باشترەوە ئێمە ئومێدیشمانەیە زیاتر بین بگاتە 120 ڕێژەی دانیشتوانی سەروی 18 ساڵی. ئێمە لە هەرێمی کوردستان زیاتر لە نزیکەی 6 ملیۆن و ڕبعک دەبین، لە 18 ساڵی بەسەرەوە 3 ملیۆن و ژمارەی دانیشتوانی ئێمە 3,256,000 سەروی 18 ساڵی. ئەگەر ڕێژەی 120 تا کۆتایی ساڵ حسابیان دەبی بەلایانی کەم 651,196 کەس هەردوو ژەم وەربگرێ، بەمە زیاتر لە 1,300,000 جورعەمان ژەممان پێویستە. ئێستا ئێمە 600,000مان بۆاتە، بۆیە تا ئێستاش زیاتر لە 700,000 ژەمی ترمان پێویستە بۆ ئەوی بگەینە 120 ڕێژەی ئەوانەی دانیشتوان کە لە 18 ساڵی بەسەرەوە. بەڵام ئایا ئەو ئامانجە لە زۆر دەوڵەتان زۆر بەرزکرایەوە و ئەگەر بەردەست بێ ڤاکسین ئەمە کۆڤاکس ئەم ڕێژەیە زیاتر دەکات. عێراق لە پلانی داناوە لەو بەرنامەیەکە ئێمە بەشدارین تێدا بەرنامەی بگاتە سەروی 140. بەڕاستی بەرنامەکە ئێستا باشە، ئەگەر هیچ دانە بڕێت و بەردەوام بێت بەو پلانەیەکە دانراوە ئومێدمان وایە زیاتریش بین، ئومێدمان وایە ئەگەر هیچ کێشەیەک نێتە پێش و ئێمە هەوڵەکانی خۆشمان حکوومەتی هەرێمی کوردستان خستۆتە گەر هەرچەندە کێشەی لۆجستی تێدا هەیە لەگەڵ کۆمپانیەکان کە ئەوانە پابەندی یان بەستراوی گرێبەستێکی ترن لە عێراقدا و لە ڕێگەی کۆڤاکس لەگەڵ دەوڵەت تەعاملی هەیە. دەڵێ من تا ئەو گرێبەستەم تەواو نەکەم لەگەڵ عێراق لەو ساڵدا ڕەنگە قورس بێت بۆ هەندێک لە کۆمپانیا وەکو ڤایزەر و ئەسترازێنیکا چەند ئەیجنتێک یان چەند پرۆدەکتێکی هەیە لە دنیادا 5 جۆری هەیە. ئەوەی کە ئێمە گەیشتنە ڕێکەوتنی کۆتاییش پرۆدەکتی جۆری ڕووسی بوو لە ئەسترازێنیکا، ئەوەی کە ڤاکسینەکەی بەریتانی پێ دەڵێن لەوێ ئینتاز دەکرێت، بەڵام ئەمە ئەپروڤیان پەسەندکرای دەبلێچۆی نەبوو بۆ ئێمە خۆمان ڕەتمان کردەوە. سینۆفارم ئێستا ئێمە ئۆفەری کڕینمان هەیە بەڕاستی من دەبێ ڕازگۆ بم لەگەڵ هاوڵاتیان
هەرچەندە نرخەکەشی وەکوەرێمی کوردستان دەیکڕن وەکوەرێمی کوردستان بازەکەم، بەڵام ئەوەندەی کە جنابەت لە بەرنمەکانی ڕابردوو ئاماژەت پێکرد کە پرسی و کاح پرسێکی نیشتیمانی یانی هەرێمی کوردستان ناتوانێت بکرێت، بەڵام ئێستا ئایا دەتوانێت بچن پرۆتۆکۆلە بۆ کردن؟ تا ئێستا نەمانتوانێت لەگەڵ کۆمپانیای ڤایزەر ئەسترازێنیکە دەمانداتێ، بەڵام ئەوەی کە پەسەندکاری WHO ئێمە دەمانێت ئەوەی بۆ ئێمە هێنا بوو پەسەندکاری WHO نەبوو، لە ئیجنتێکی تر بوو، ئەوەی لە بەریتانیا نەبوو. ئەوەی سینۆفارم بەڕاستەکە ئێستا تقریبان ئێمە ئۆفەرێکمان لە دەستەکە پێشبینیەکمان لە دەستە چەندمان پێویستێ بە چەند بکڕین. من ناچمە سەر مەسەلەی نرخ و گرانیوانە، بەڵام کێشەیەکی خاڵێکی لاوازمان لێرە هەیە، هاوڵاتیان ئیسزابیان نییە بۆ سینۆفارم. بە تایبەتیش ئێستا وڵاتانی یەکێتی ئەوروپا، وڵاتانی ئەوروپا قبولی ئەو کەسانە ناکەن کە سینۆفارمیان وەرگرتێ بۆی ڤیزیان پێ بدەن. بۆیە ئەمە کێشەی دروست کردووە، ڕەغبەتی کەم کردوێتەوە. پرسێکی زۆر یەکجار گرینگە یانی بۆ نمونە بینەران کە ئێستا ئەمان بینن ینی لە پروپاگندەی ئیعلامی لە سەرزاری پزیشکان تا ڕادەیەک و بوویتە قسەیەکی شایع کە پێیان وایە ڤایزەر لوقاحی ڤایزەر لەوانی تر باشترە، یعنی بۆ نمونە جەنابتان ئاماژەتان بە سێ زۆر کە سینۆفارم زۆرە لە عێراقی ڕێگە پێدراوە، خەڵک زیاتر بۆ ڤایزەر دەڕوات هۆکارەکانی بۆ چ دەگەڕێنەوە. خۆی من ئەگە سەرەتایەکی کە بەنامەشمان کرد پێشترێش سەرەتا کە ڤاکسین هات لە ناوڕاستی بیداەتی مانجی چار بۆ بزانم، ئەو کاتی خەڵک سزابە زۆر زایف ینی بۆ تیمی تەندروستیماندانە بیدات دوایی ئەسترازێنیکەمان بخات مدەکەی زۆر کورت بوو دەبە ئەکسپارد بۆیە بەبێ سیستەمیش هەر بە هەموو هاوڵاتێکمان قبول دەکرد بێوەری بگرێت، زۆر بە خێرایی دەبێت تەواوی بکەین، پاشوی ڤایزەر دەستی پێ کرد، هەم ئیسزابەکەی زۆر زایف بوو کاکە، یعنی من دەتوانم بڵێم زیاترین طبقەی فەرمانبەر و مامۆستا و طبقەی زیاتری زانکۆ لە ئاستی خوێندەواری و خەڵکی عام و خەڵکێکی ناو کۆمەلگای ئێمە بە شێوەیەکی گشتی بەلایەنی زۆریەکەی ڕەفزی دەکرد دەگو ڤاکسین نەدەم، بەڵام لەو هەڵکشانەی ئەو جارەکە ئێستا ئەمە لەوات چوارەمین زیاتر لە چوارەمین هەفتەینەوە کە دیتیان فعلەن جددیە ڤایرۆسەکە و بڵاوبوونەوە هەیە و مردن هەیە و داخلبووی نەخۆشەیە، جارێکتر متمانەی بەقۆت کردەوە ڤایرۆسەکە و متمانەی ڤاکسینش بەقۆت کرد، هاوڵاتی سەر ڕووی تێدەکات، ژمارەی تۆمارکردن ئێستا نزیک دەبێتەوە لە 600,000 هاوڵاتی خۆی تۆمار کردووە. ئەمە جگەلەوەی هەڵمەتەکانی ئێمەش ئەنجام دەدەین و چەند ڕێڕەوێکمان بۆ چەندین و توێژێکی دانایە جگە لە کارمەند و پزیشکانی پزیشکان و کارمەندانی تەندروستی جگە لە هێزە ئەمنیەکان مامۆستایانماندانەوە ڕۆژانە هەفتەیەک بوو ئێستا پلانمانە بەنامەی زیاتریش بکەین لە دووەک دەست بۆ فەرمانبەران بە هەمان شێوە بۆی بە سەلامەتی پرۆسەی خوێندن دەست پێ بکاتەوە. بێنە سەر پرسیارەکەی بەڕێزت گوتت ڤایزەر، بڵێ ئێستا ئێمە سینۆفارم لە عێراقدا دێت، بەڵام عێراق خۆشی لە گرێبەستی سینۆفارم لە گرێبەستی ئەسترازێنیکە هەندێک پاشەکشەی کرد، لەبەرەوەی زۆر هۆکارەیە هەم لە ناو هاوڵاتیان چونکە هەندێک کۆمپلیکیشن مزعفات هەبوو لە دنیادا لەسەر ئەسترازێنیکە و سینۆفارم ئێستا ڤیزەی نادایەتی ئەوروپا، هەر خۆی هاوڵاتیش مەڕقی کردی و کو بڵێم پروپاگەندێژ ناو هاوڵاتیان باسی ئەوەی بەڕێز دەرەی ڤایزەر، بەڵام ئەگەر لێ من دەپرسی هەموو ڤاکسینەکان و هەموو جۆرەکان ئەوەی ڕێگە پێدراوە پەسەندکراوی نێودوڵەتیەوە دەبڵێتەوە پەسەندی کردووە بە دڵنیایی ئەوە سەلامەتە و ڕێگە پێدراوە دەتوانێت بەکاربێنێت و کاریگەریشە جیاوازی نییە، بەڵام هەندێک هاوڵاتی جیرۆدێ ئەوە بوونە کە ڤیزە وەرناگرن ناتوان سەفەری ئەوە بەشێکی زۆر گرنگی پرسی و بەرنامەیە دەبێت قسەی لەسەر بکەین بەڕاستی بێگومانەوانەیە کە فەرمووتان هەمووی هۆکارن بۆ نمونە ئێستاکرانەوە بەڕووی جیهان بەتایبەت ئەو 1-2 ساڵە خۆتەزانی بە بۆی کۆرۆنا خەڵک سەفەری نەکرد نەتوانین سەفەرکە، ئێستا هەمووی ئەو کێشەی بۆ دروستە بێت کە بیەوە سەفەر بکات و گەشت بکات دەبێت ئەم بەڵگەرامانی پێبێت. کاک دکتۆر ئێستا پێم وایە بێت نزیکەی 135 بنکەی لێدانی ڤاکسینتان هەیە، بەڵام ینی جەنجاڵیەکی زۆر لەوێ هەیە. پلانی ئێوە وەکو وەزارەت هەنگاوەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بۆکردنەوەی زیاتری بنکەی پێدانی لوقاح و ڤاکسین چی؟ طبعا بەردەوامین لە زیادکردن ئەو 135 زیاتریش دەکرێت، بەڵام مەسەلەی کوردیە دێت بەقەدەر بەڕەکەی خۆمان ئێمەش پێمان ڕابچێشین، بەڕاستی ئێمە هەر مرکزێک ڕێژەی بۆ دیاری کراوە ئەوڕۆکە دابشکردنی ڤاکسین چەندی پێدراوە، بۆ نمونە من نمونەیەک دەمێت 200 کەس موعیدی لە بنکەی تەندروستی فلان هەیە لە فلان گەڕک لە فلان شار، ناکرێت 400 کەس بچێت، دوو هەندیان 500 کەس بچێت و قەرەباڵغی دروست بکە و تووشی ئیستدام بێت و هاوڵاتی ئێمە لە بیدایەتەوە گوتمان ئەوەی لە ناو سیستەمی تۆمارکردن و بە ئۆنلاین نەبێت و لە ناو سیستەمی ئەلکترۆنی ناوی نەبێت ئەمە پرۆفایلی ڤاکسینی بۆ ناکرێتەوە وەکو کەسێکی ناو کۆمەلگای هەتە نێودەوڵەتیش نەکتەنها کۆمەلگای خۆمان، بۆیە خەڵک تکاتەکەین ئەوەی نامەی بۆ نەهاتەوە لە ناو مۆبایلەکەی نەچێتە بەردەرکەی نەخۆشخانە چکە ئەمە ڕێکخراوە بە پرایەرتی هەیەیان ئەفضەلیە هەیە لە بۆچێ خۆ ناکرێ ئێمە جارێ خەریک بین تەنها گەنجەکان و ئەوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە گوێ بخرێن،
یعنی مامۆستایان لە کاتی ئێستا پرایەرتیە هێزی ئەمنیە پزیشکان و کارمەندانی دەنووسە ئەوانەی خاوەن پێداویستی تایبەت و نەخۆشیێکی درێژخایەنیان هەیە ئەمانە چۆن جودا دەکرێن دکتۆر خەڵک هەیە ڕەنگە بڵێت من 2 مانگە 3 مانگە من تەقدیمم کردووە بە ساڵات چووە یان نەخۆشیێکی درێژخایانی هەیە بەڵام سیستەمەکە تاوەکستا چانسی ئەوەی نەداوە تێکە بچێت ینی ئەمە باشە ینی پلانێک هەبووە بۆ نمونە مەسەرەن ئەوەی کە داتایەکان داخل دەکات جیاوازی لە نێوان بە ساڵات سوێک نەخۆش بە دڵنیایی سیستەمەکە ئەولەویەت دەداتە ئەوانەی خۆی ڕەنگە خۆی نەزانێت پڕی کاتەوە دەبێت خۆی تەشیر بکە کە ئەمە چ نەخۆشیێکیە و کۆنفرمێشنی بۆ دێتەوە لە نامەیە کە کۆدێکی دەداتێ دەڵێ ئەتوو ناو تەزیل کرا ئەگەر کۆدەی لۆنێت ینی هەر پڕیشی کردێتەوە کۆدیان بۆ هاتوو بەڵام هۆکاری دواکەوت حالەتانە هەیە بەڵام ئێمە زۆر بە دوواداچونمان کردووە کە تەماشا دەکەین تەنها ناوی نووسیەوە لەگەر ڕقمی کارتەکەی و نەچوە ناو پرۆفایلی نەخۆشەکانی خۆی بنووسێت و دەوری ئەوەشەیە دەگزا ڤاکسین نامینەیە کورتێنان دێنێت و کەم دەبێتەوە بە دڵنیایی ئەگەر ڤاکسین زۆر بێ ئێمە خاوەنی خبرەیەکی زۆری وەکو بەرنامەی نیشتمانی لە عێراق و هەرێمی کوردستانیش بۆ پێدانی ڤاکسین ئەگەر ڤاکسین هەبێ ئێمە من دڵنیات دەکەم بە 100,000 جورعە دەتوانین لە ڕۆژێکدا بدەین ئەوە لەوە بە دڵنیا پێ دێم بە نمونەش بۆ هاوڵاتیان خۆشەویست بڵێم وەکو بەڵگەیەک لەسەر قسەیە ئێمە دەبینی هەڵمەتی کوتان دەکەین ساڵانە 4 هەڵمەت دەکرێت لە پاییز و لە بەهاردا 2 هەڵمەتی نیشتیمانی بۆ ئەوەی قەترەی دە و ئەوەی منداڵان و بە سوڕێژە و سۆریکەش دەکرێت 700,000 منداڵ لە 5 ڕۆژدا دەکوترێ و نزبەی ئینجازمان دەگاتە سەروی 100 من پێم خۆشە کە ئێستا دەست و پەنجەتان لەگەڵ ئەمە دەرم کردو بەڵام ڕەنگە زۆر جیاوازیشی لە میکانیزم هەبێت بۆ نمونە ئەمە پێویستی بە ساردکەرەوە دەبێت لە شوێنی تایبەت دەبێت ئەوە هەندێک بەردرگا بکرێت ئەوە نانە ئەوەش ئاسانکاری کرا ڤایزەر هەندێک ڕێنمای خۆی گۆڕی نەقلەکەی لە بۆکسەکە کە دەردێ و تەحزیر دەکرێت و لە ڕێی کۆڵ بۆکس لە ناقسەشتا دەبێتە 2/8 و دابش دەکرێت بەسەر بنکە تەنووسەکان ئەمە چارسەرکراوە بۆیە من دەڵێم ئەگەر ڤاکسینەکە چەندی زۆرتر بێ ئێمەش زیاتر خۆشێکە ئێستا دەست و پەنجەتان لەگەڵ دەرم کردووە دکتۆر دەرفەتم پێ بدا هاوکارانم پاکێجێکیان لەسەر ڤاکسین و میکانیزمی ئیشکردنی وەزارەتی تەندروستی و تیمەکانی ئەوە کردووە پێکەوە لەگەڵ بینەران ببینی ڕۆژ بە ڕۆژ هاوڵاتیان زیاتر ناویان بۆ کوتان بە ڤاکسینی کۆرۆنا تۆمار دەکەن و تاوەکو ئێستا گەیشتۆتە نزیکەی 500,000 کەس. هەر لە سەرەتای هاتنی ڤاکسین بۆ هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان سیستەمی کورد ڤاکی دانا کە هەر کەسێک دەتوانێت خۆی تێدا تۆمار بکە هەر کەسێکیش دوای خۆ تۆمارکردنی لە ڕێگای ئەم سیستەمەوە ئەگەر نامی بۆ نێتەوە کە بڵێ لە فڵانە بنکە ڤاکسینەکە لە خۆت بدە نابێ سەردانی بنکەکانی کوتان بکەن. ببێ تۆمارکردی ناو ئێمە هیچ کەسێک بەڕێ ناکەین کە ناوی تۆمار دەکا ئێمە ڕسالەی بۆ دەنێن لە ڕێگەی تەلەفۆنەکەی دەلێن وەرە خۆت بکوتە لە بنکەکەمان بەڕاستی پێشتر هیچ خواستی زۆر لەسەر کەم بوو کە دەست پێکرا لە مانجی 3 و 4 بەس ئێستا خواستی زۆر لەسەرا ینی خەڵک خۆشیار بۆتەوە کە زەرورە ڤاکسینەکە لە خۆیدا بۆ خۆپاراستن و پەتایە. لە هەموو هەرێمی کوردستانیشدا 131 بنکە بۆ کوتان بە ڤاکسین هەیە. تاوەکو ئێستا نزیکەی لە 115 هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڤاکسینیان وەرگرتووە. ئەگەر پێشتر ڤاکسین بۆ هەرێمی کوردستان لە ڕێگەی هاوکاریەوە یاخود لە ڕێگەی حکوومەتی عێراقیەوە پشکی هەرێمی کوردستان دیاری کرابێت لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان پلانیەوەی هەیە خۆی ڤاکسین لە کۆمپانیەکانی دایکەوە بکڕێت بهێنێتە هەرێمی کوردستان و بدرێت بە هاوڵاتیان. لە ڕۆژێکدا نزیکەی 10,000 کەس لە هەرێمی کوردستاندا بە ڤاکسینی کۆرۆنا دەکوترێن. پلانی ژوایە لە هەموو پارێزگاکاندا بنکەکانی کوتان زیاد بکرێ. تەمار کوردستان چند خەرکماندی دەرزی لە خۆدەدا کوتان وەرن دەرزی لە خۆ من ئیسپادە هەیە ئینشاءالله ئەو دەرزی کۆرۆنا ئەمەش ناوی خۆمان سڕەمان کرد و هاتین دەرزیمان لە خۆدا ئینشاءالله ئیسپادەی دەبین. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە کارتێک بۆ کەسانە دروست بکە کە ڤاکسینی کۆرۆنا لە خۆیان دەدەن تاوەکو وەک بەڵگەی کوتان بەکاری بهێنن. کارتەکە پلاستیکیە و گرنگیەکەی ئەوەیە کە لە زۆربەی وڵاتان کاری پێدەکرێت. سکیۆریتیەکەی زۆر بەهێزە و کەس ناتوانێت هاک و ساختەی بکات. هەویدارم خەڵکش بێتن وەکسەنی خۆ لێداتن یانی بدونێ هیچ مشکلێکە بدونێ هیچ وەکێک منیژی خەڵکی ڕۆژهەڵاتم لە مێژە هەلە ئەلناین ناوی خۆم نووسراوە ئەبرووکە هاتم وەکسەنەکەم لێدا. سنتەری کۆنتڕۆڵکردن و پشتگیریکردن لە نەخۆشیەکان لە ئەمریکا دەریخستووە کەمتر لە 0.004
ئەوانەی ڤاکسینیان وەرگرتووە لە نەخۆشخانە بەهۆی کۆرۆناوە خوێنراون. هەرسێ ڤاکسینی ڤایزەر و ئەسترازینیکا و چینی لە هەرێمی کوردستان بەکاردێ. ڤاکسینی جۆری ڤایزەر لە ١٩٤ بۆ لە ١٩٥ کاریگەری هەیە بۆ ئەوەی بەکارهێنەران تووشی کۆرۆنا نەبن. لە 18 ساڵ بەرەوسەر بۆی بەکاردەهێنرێ. ڤاکسینی ئەسترازینیکا لە ١٨٥ بۆ لە ١٨6 کاریگەری دروست دەکات، زیاتر بۆ تەمەنی سەر و 40 ساڵ بەکاردێ. ڤاکسینی چینی لە ١٨٢ بۆ لە ١٨٥ کاریگەری دروست دەکات، لە 18 ساڵ بەرەوسەر بۆی بەکاردەهێنرێ. هەرێکە لە ڤاکسینەکان وا دەکەن کە پارێزراوبی لە توشبوون بە کۆرۆنا بە شێوەیەکی توند و کەوتن لە نەخۆشخانە و گیان لەدەستدان. هەموو ئەو ڤاکسینانەی هەنا هەمویان باشن، هەر هەمویان کاریگەریان هەیە بۆ ئەوەی تووشی نەخۆشیەکەی نەبی، یان ئەگەر تووشیش ببی توی ڕێژەیەک لەوانێت ڤاکسینەکەشیان وەرگرتێ و تووشی دەبی لە بەرەوەی ١٠٠ خەڵک ناپارێزی. ڕێژەی پاراستنی بینی لوقاح و لوقاح فەرق دەکات. هەر سێ لوقاحەکە دەتپارێزی لەوەی کە توشبی بە نەخۆشیەکەی بە شێوەیەکی توند، دەتپارێزی لەوەی کەوا ئەگەر هات و توشبی تووشی داخلبوونی خەستەخانە نەبی و گیان لە دەست نەدەی. یعنی هەر سێ زۆریان زۆر باشن، هەرچی هەیە لە بنکەی تەندروستی بە بێ دوودڵی بەبێ ئەوەی فەرقکەی ئەوەی وەگرمی ئەوەی وەگرم. لە ئێسادا هەرێمی کوردستان لە دۆخی سووری توشبوون بە کۆرۆنادایە و وەزارەتی تەندروستی لە هەوڵی کردنەوەی بنکە و بەش و شوێنی نوێیە بۆ چارەسەری توشبوانی کۆرۆنا. کاک دکتۆر لەو ڕاپۆرتە کۆمەڵێک پرسیارم بۆ دروستبوون لەسەر ڤاکسین. یەک لەوانە نابێت لە 18 ساڵ کەمتر وەربگرێتەوە؟ يعني لە هەندێک وڵات تحدید کرا لە 12 شۆ دەتوانن، بەڵام ئێمە لە بەرنامەی نیشتیمانی عێراقی نەبووتە تعلیمات. سەرنجم بۆ ئەوە پێویستیش ناکات. بەڵێ سەرنجی ئەوەی ڕاکێشام پێم وایە بێت 0.004 ئەوە مەبەستی داخلبوون بەڵێ، یعنی ئەو کەسەی کە باوڵێن ڤاکسینەکەی وەرگرتووە پێکوتەکەی وەرگرتووە ترسناچی لە سەرژان و خەوتنی لە نەخۆشخانە بەم ڕێژەیە بزەبت، یعنی مەبەستی نوستم بوو. بەڵێ ئەموو خۆمان لە هەولێر تەمەشامان کرد ئەوانەی ڤاکسینیان وەرگرتێ زۆر حالەتم دیتێ ڤاکسینی هەر دووژەم وەرگرتێ توش بووە، بەڵام زۆر بە خەفیفی بەلاوازی و تا ئێستا نەمان دیتە لە هەرێمی کوردستان بە تایبەتیش نازانم ئێمە نەمان دیتە حالەتێکی کتوپڕی وەزعی ناجێگیر بیت کە دووژەمی وەرگرتێ و داخلی نەخۆشخانە بیت توش ببێت، نەبووە. و مردنیش نەبووە ئەوانەی یعنی حالەتی خراپیش نەبووە نەک مردن. کاک دکتۆر لەسەر پاس کارتیان ئەوەی کە پێی دەگوترێت ئەو کارتەی کە هەردوو ڤاکسینەکەی لەسەر دەنووسێت بۆ ئەوەی هاوڵاتیان گەشت بکەن. خۆت ئاماژت بەوە کرد کاندێک وڵات هەیە ئەگەر بێت و ئەم کارتی ڤایزەری تێدا نەنووسرا بێت لێ ناگەرە داخلی ئەو وڵاتە بی. بۆ ئەمە هەوڵەکانی ئێوە چ بوون پێم وایە دەستان پێ کردووە؟ بەڵێ دەستمان پێ کردووە و خۆشبەختانە هەموو ڕێکارە کارجێر و ئیداریەکانی شتەوە بە لە وەزارەتی دارایش ئێمە خۆمان ئەنجامی دەدەین و هەر بەڕبرایەتێکی گشتی مرکزێکی دەبێت بۆ دروستکردن و دەستیان پێ کردووە. ئەم کارتە ڤاکسین ڤیزەیە، یعنی QR کۆدش تێدایە لەوەی بەداخۆ لە دنیادا ئێستا دیاردەی تەزویرکردن و دیاردەی تەقلیدکردن پێیا بووە و هەندێک پارە وەرگرتن و ئەو حالەتانە هەبووە، بەڵام ئێمە لە تێستەکە زۆر سوودمان وەرگرت لە ڕێگەی بە سیستەمکردنی ئەلکترۆنی تێست QR کۆدەگەست بەڕێزت توێ سەفەرگەی دەبێت چەند سەعاتێک زووتریان بەلایانی کەم ڕۆژێک زووتر تێست بکەیت، نەتیجەکە QR کۆدەکە ئەگە لەو شوێنە تێست نەکردبی و فایلت نەبێ هەر تێستشترتی نەبێت نەخوێنێتەوە. هەمان شێوە ئەمە لە جیهاندا بەکاردێت، لە هەموو جیهاندا ئەم QR کۆدە دێتە ناو سیستەمی حکوومەتی هەرێمی کوردستان و بەسپاسەوە فەرمانگەی IT لە حکوومەتی هەرێمی کوردستان و پەسەندکراوی WHO ئەو کارتەی ئێمە نەک لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی ریجینال هەموو 6 مانگ جارێک پێویستی بە نوێکردنەوە ئێستاەوە دەستمان پێ کردووە چکە ڕێنمایی دنیا نییە کە 6 مانگ جارێک ڤاکسین دیسان دووبارە بکرێتەوە یان نا. ڕێکخراوی تۆنسی جیهانی پەسەندی کردووە ئەوەی کە ریجینال لە مەسڕە مەقڕی ڕئیسی هەموو شەرق ئەوسەط ئێمە ناردمان بۆیە تۆزێکی دواکەوت و ئەنجومەنی وەزیران و خودی بەڕێزەنای سەرۆک وەزیران ڕەزامەندی لەسەردا و کامە بۆ ئەو هاوڵاتیانە دروست بکەین کارتێکی بچووکە لە هەموو جیهاندا دەتوانی لە هەر شوێن نەک تەنها بۆ تیارە و بۆ تێست و بۆ وەرگرتنی ویزە تەنانەت زۆر شوێن هەیە ئێستا لە جیهاندا بووە باز دەکەم من سەفەرم نەکردووە بەزەو برادرانەی سەفەریان گوردێ لە هەندێک مەطعام ئێستا گە تێستت پێ نەبێ ئەسڵەن نایەن دابنیشی لە هەندێک وڵات بۆیە ئەمە لە زۆر شوێ بەکاردێەوە ڕەنگە کاک ڕێگە ئێستا نەبووتە شەرت ڤاکسین بۆ سەفەرکردنیش تەنها بۆ ویزای ئەوروپا، بەڵام ڕەنگە ڕۆژێک بێ ڤاکسین ببێتە ئیجباری بێگومان ڕەنگە بۆ هەموو شتێک بێت بۆ دەوامکردن وەکو لیژنەی باڵا قەرارمان دەیان فەرمانبەر وەربگرێت
بەڵام ئەگەر ڤاکسینمان زۆر بوو و نزبەی ئینجازمان باش بوو دەکەینە ئیجباریش بەڕاستی نابێت کەس بچێتە شوێنێک ڤاکسین وەرنەگرێت هەندێک توێژەوە باسیەوە دەکات کە کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا لەگەڵ گەورە دەبێتەوە بێتە بەشێک لە خۆمان لێ ڕابینین لەگەڵ کە خۆمان لێ ڕابینین پێویستی بەم پێویستە ڕێکارە خۆپارێزەکان لە هەمووی گرنگتر ڤاکسین ئەم پاسکارتە چۆن هاوڵاتیان بتوانن بەدەستی بێن ئێمە ڕێنمایمان داناوە کە هەموو بەڕبرایەتێ گشتی لە سنتەری شارەکان و لە دەتوانێت سنتەرێک دابنێ و بە یەکجار هاوڵات دەچێت تەقدیم دەکات کارتێکیە نۆرە و نۆبەکانیە و لە سیستەمیش ناوی هەیە فایلی هەیە واتە و کەسەی لە ستەم ناوی نیە من بۆیە دەڵێم خۆتان تۆمارکەن ناوی نەبێ نابێتە خاونی ئەو کۆدا یان ئەو QR کۆدا وەمە لە وڵاتی تورکیا ئەوانەی کە بچوینە تورکیا هاتوونەوە دەزانن هەر کەسێک لەوێ کۆدێکیە بۆ تێست و بۆ ڤاکسین و بۆ هەم شتێک یعنی هەموو کەسێک کۆدێکیە بە نرخێکی زۆر زۆر نرخێکی سمبل یعنی ئەوە ینی لە دنیاش ئەمە هەیە ڕەنگە بەو شێوێنە بۆ کارتێک دەفتەرەکە دەفرۆشێت لە بازار بەڵێ دەفتەرێک لە بازار دەفرۆشێت دوای لە وەزارەتی سەحە و لەو شوێنەی کە پێکوتەکەی لەداوە مۆرەکرێت دەفتەرێک کاردت کارتە دەفتەرەکە هەمووی بیتیتە ناو سیستەمێک لێک کارت لێک کۆدەکە QR کۆدە سکان دەکرێت بە هەموو مۆبایلێکی دکتۆر ڕێگرتن لە ساختەکردن لەو کارتەنا طبعاً بێگومان لە ڤاکسین دەگوترێت چەند ئەمە ڕاستە شوێن هەیە بە مەبلەغێک پارە لەسەر یان کاغەزی دروستکردنی ڤاکسین بۆ سەفەر بۆ دروستەکان من دەمەوێت کاغز بە ڕاشکاییەوە بڵێم دیاردە لە تێستیشە بۆ لە ساڵی پارەوە معلوماتمان هەبووە دوای ڕاستکردنەوە و دوای ئەوەی کە ئیسپات بووە و لە چەندین زنەی لێکۆڵنەوە بووە بەڵێ کارمەند هەبووە یان فەرمانبەر هەبووە بەرپرس بووە لەو شوێنە و لەوێەوە دزەی کردو ئەم کارتانە یانیش تێستی ڤاکسین تەزویر کراوە بەڵێ دوور خراوەوە لە کار و دادگا هەبووە و لێکۆڵنەوە بە تەنانەت دەستگیرکردنیژە بۆ بە واستەی هێزەکانی ئاسایش کە خەڵکی دەرەوەی تەندروستی مەبەستم هەستاون بەو کارە بەڵام ئێستا کێشەکەی ئێمە لە چێ ئێستا ئێمە لە تێستەکە حلمان کردەوەی هیچ تەزویری تێدا ناکرێەوەی سەفەر بکە ئەوەی QR کۆدەکەی ڤاکسینش تەزویر تێدا ناکرێت ئەو مقەبایە گەورەی ئەو کارتۆنا ئیدی قیمەتی نامنێ هەر لە بۆ نۆرەکەی بوو کە تو بووە خاوەنی کارتەکە کێشەی ئێمە لە عێراقا تا ئێستا سیستەمی ئەلکترۆنی پەیڕەو ناکرێت لە عێراق و خاوەنی و کارتەنینە هیچ کۆدێکی نییە کەواتە هەر کەسێک دەچێت لە هەر شارێکی عێراق ئەو کارتەبێنی بڵێم ڤاکسینم لێ داوە بەڕاستی ئەمە کێشە بۆ ئێمە دروست دەکە و زۆریش سەرچاوەکان ئەوەی ئێمە بینیمان و بیستمان و هەندێک حالەتمان ئێستا گومان لێکراوە لەو شارانەوە بۆ ئێمە هاتووە بۆ لە هەرێمی کوردستانیش ئەگەر حالەتی وایە بێت بەتایبەت ڕەنگە ئەمە بۆ وەرگرتنی ڤاکسین نەبێت وەرتەقای ئەوەی بۆ فەحسەکەی بۆ پشکنینەکەی بۆ نمونە سەفەرێکی تورکیا دەکات سەفەرێکی وەکو خۆت فەرمووت دەچێت بۆ وەرگرتنی ڤیزە لە شوێنێک ڕەنگە لە شوێنێک بۆی بکرێت ئەمە بە تەزویر بەداخەوە یعنی ئەمە تا چەند حریسی لە سیستەمی وەزارەتی دەنووسی هەم تێستکردنی PCR بۆ پشکنینی کۆرۆنا هەم ڤاکسین لە ڕێگەی ئەو کۆدۆ ئەبەدەن من دڵنیات دەکەم کە ساختی دەناگرێت چکە بەستەمێکی زۆر پێشکەوت و دانراوە بەڵام بەکارهێنانی ئەو کارتە و هێنانی لە شوێنێک دەستی بکەوێت و وەپڕ بکاتەوە و دروستکردنی ئەو کارتە بە دڵنیایی ئەگەر لە ناو سیستەمی ئێمە خوێندنەوەی بۆ نەبێت لەو QR کۆدا ئێمە بە ساختەی دەزانین و بە ڕاستکراوی نازانین دکتۆر ئەوەی لێرە مایە من تەنها دەمێ بە هاوڵاتیان بڵێم هاوڵاتیش مەبەستم ئەوەی پێ بڵێم لە کۆتا قسەدا ساختەکاریان لەسەر ساختەکاری لەسەر ڕێنمایەکانی خۆشت وەکو وەزیری تەندروستی لە کاتێکدا کە لە بەداخەوە لە هێڵی سوور نزیک دەکەوینەوەکەوەی کە کەوتینە خراپتر یعنی ئێستا راپۆرتی نوێی ئەو هەفتە ئێمە لە بارودۆخی ڕەنجی سۆرداین ئێمە ئومێدمان وایە هاوڵاتی جارێ لە ڕووی بارودۆخەکەەوە چەند هەفتەیەکە چەند ڕۆژێشترە ئێمە لە هەڵکشانی نێشتان دەبێ خۆیان بە تەواوەتی خۆ پارێزن یعنی چی تێدا حەفلەکە ئاهەنگەکە کۆبنەوەکە پرسەیە قەرەباڵغیە حتا ئەگەر مەطعەم و ناخواردن زۆر زەڕور نییە خۆی دوور بگرێت سەلامەتیە لە خۆی کاکە وەڵات جددیە و مردنەیە دەبڕۆن نەخشانەکان بین دوێنێکە من لەگەڵ بەڕێز بەڕێبەری گشتی تەندروستی هەولێر قسەم دەکرد دوێنێشەوە دەگۆ بە حاڵێک 20 قەرێلی ترمان لە نەخشانەیەک زیاد کردوە بۆی نەخشانەی ڕزگاری نەکەینەوە ئێستا ئەمڕۆکەش وا لەسەر ئەوەی نە بڕیار بدەین نەخشانی ڕزگاری لە هەولێر لە دهۆک ئازادی کرایەوە لە سلێمانی دوو خەسخانەی تر زیاد کرا با نەکەین هەموو خەسخانەکان ببێتە کۆرۆنات کە دەکەین ڕۆژانە ئێستا زیاتر لە 20 حالەتی مردنەیە خۆتان پارێزن دوورکەوتنەوە ماسک نەچنە شوێن قەرەباڵغ و پێویست نەبێت تەواو خۆت لە ماڵەوە دانیشە ئەوە یەک دوو ڤاکسین دەبی خۆیان تۆمار بکەن چاوەڕێ بن و نامەیان بۆ دێت و بەشدار بن و خەڵکیش تەشجیع بکەن ئەوەی دیکە بەڕاستی ئەگەر نیشانەیە بۆ عیبی تێدانە ئینکار نەکات زۆر ڕاوڵات دێ کاکە هیچ نییە سەرمان بۆ سپریتە خۆم شتیە خۆم دایێتە ماندی بوو مەعارەقێ نەخێر کاکە
ئێستا ئەو نیشانانە هاوکاتە لەگەڵ نیشانەکانی کۆڕۆنا دەبێت بچی پشکنین بکەیت چونکە پشکنینەکەت سێچار هەدەف دەین دەبێت یەکەم شێت خۆ دوور دەکەوێت لە کەسوکاری نزیکت دوم ناچێت شوێنی کارەکەت و داوامەکەت سێمیان زوو عیلاج وەردەگری کاگرەگەز معقول نییە بەداخەوە دوێنێ حالەتێکمان بینی لە هەولێر دەکاتە دوهامی قۆناقسنجی هەموو ئیلتیابیکردین جا دێنن بەداخەوە ئیدی نە عینای مڕەکەزەی استفادەی لێ دەکانیت تکا دەکەین دەبێ بەبێ ڕاستپات ئەو ڕێنمایە زۆر گرنگە بە بیرماتەوە کاگرەگەز ئێستا بەداخەوە من ئەو ڕێنمایی کارمەندانی تەندروستیش دەکەم لەوانەیە کە لە نەو ڕینگەکانن لەو شوێنانەیە تکا دەکەین پزیشکی پسپۆر و تایبەتمەند نەبێ کەس بۆی نییە پرۆتۆکۆل و عیلاج بۆ نەخۆشێک بنووسێ و سەری لێ بشوێنێت و کۆمەڵێک دەرمانی پێ بدە و کۆمەڵێک فحوساتی پێ بکە هاوڵاتی دەبێ هۆشیار بێ ئەم نەخۆشیە پێویستی بە پزیشکی پسپۆر هەموو پزیشکێکیش ئەم پسپۆری نییە پزیشکی پسپۆر لە سنتەرەکانی کۆڕۆنا دەبێت چارەسەری بۆ دابنێ بۆ ئەوی نەبێتە قۆناغێکی ترسناک و ناجێگیر کە ئەو کاتی عیلاجی قورسەیانش بێ ئەمەل دەبین زۆر سپاس دەکەم دکتۆر بۆ ڕێنماییەکان و بۆ ئەو زانیاریە بینەرانی بەڕێز ئەوەی کە جەنابی دکتۆر فەرمووی هیوادارم کە ڕێنمایەکان بە هەنوەر بژیرێت خۆتان لە شوێنی قەڵەباڵغ بە دوور بگرن و ئەم لەم ئەپلیکیشنەش ئەم ڤاکسینە پڕ بکەنەوە بۆ هیواین کە زوو ناوتان بگەڕێتەوە ڕێز و خۆشەویستی ستافی پرۆگرامی هەنگاوی نوێم قبول فەرمونون تا دیدار هەرشەو